لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە چیتر شەمەندەفەرەکەی کەرکووک خامۆش بوو، نەدووکەڵی لێبەرزەوە بوو، نەدەنجیما. پێشتر کاتێکە شەمەندەفەرەکەی کەرکووک دەهاتە نێو شار و دەگەیشت، هەموو خەڵکی شار با دەنگی شەمەندەفەرەکە دەیانزانی شەمەندەفەرەکە گەیشتووە. بەڵام لە هەشتاکانی سەدەی ڕابردووەوە ئەو کات چۆن ئەم شەمەندەفەرە وەستاوە تاوەکو ئێستا وەکو خۆیەتی و نەزوڵاوە. مێژوو باس دەوە دەکات کەرکووک لە ساڵانی 1925 تاوەکو 1929 بەهۆی ڕۆڵی ئینگلیزەوە بۆتە خاوەنی هێڵی شەمەندەفەر. ئەو کات ئینگلیزەکان پێویستیان بەوە بوو کە خواردن و کەرەستەی سەربازی و ئازوقا بە شەمەندەفەر بگەێنە کەرکووک، بۆیە هەر ئەو کات و سەدەیەک بەر لە ئێستا کەرکووک خاوەنی شەمەندەفەر بووە، کەچی ئێستا 2026 و شەمەندەفەرەکەمان زیاتر لە 40 ساڵە ڕاوەستاوە. ئەم شەمەندەفەرەی کەرکووک، ئەم هێڵەی کە بۆ کەرکووک دروستکرا تەنها بۆ گواستنەوەی مرۆڤەکان نەبوو، ئەوانەی کە ئارەزویان لە سەرکەوتن بوو لە شەمەندەفەر، بەڵکو بۆ گواستنەوەی خواردن و ئازوقە و دەرمان و باز لە گواستنەوەی بەرهەمە نەوتیەکانیش دەکرا لە بێجیەوە لە ناوچەکانی دیکەی عێراقەوە بۆ کەرکووک. یەکێک لەو هێمە جوانانەی کە لە نێو هێڵەکەدایە یاخود لە نێو شەمەندەفەرەکەدایە وسراوە التەدخین مەمنوع، یعنی لەو کاتەوە یەکێک لەو بابەتانی کە زۆر جێگای سەرنج بووە جگەرە کێشان بووە و هەر ئەو کاتیش قەدەغە کراوە کامە لە هەموو شوێنێک باوە ئەم بابەتە، بەڵام باز لەوە دەکرێت وەکو سەربوردە کە ئەوانەی بەدەم ڕێگا و بەدەم سەرکەوتنەوە هاتنە نێو ئەم شەمەندەفەرەوە جگەرێکی زۆریان دەکێشە، بۆیە ئەمە بووە نەریتێک بۆەوەی کە بەردەوام ئەو خەڵکە ئاگادار بکرێتەوە. جگەلەوە سەربوردەی زۆر جوان هەیە سەبارەت بە گواستنەوەی هونەرمەندان، یعنی باز لەوە دەکرێت هونەرمەندەکانی کەرکووک بە هێڵی شەمەندەفەر دەچوونە بەغدا بۆ سازکردنی ئاهەنگ و هەموو بابەتانی کە مەبەستیان بۆ ئەنجامی بدەن. باز لەوە دەکرێت کە سلاح داوودە لە نێو ئەم شەمەندەفەرە لەگەڵ هاوڕێکانی بەدەم گۆرانی و قەتار و ئەڵڵاوەیسی و کۆمەڵێک حەیران و گۆرانی ترەوە خۆی گەیاندۆتە بەغدا و شوێنەکانی دیکە بۆ ئەنجامدانی ئاهەنگ. هۆکاری وەستانی شەمەندەفەرەکەی کەرکووک داڕمانی پردی فەتحەیە لە باشووری شارەکە، هەروەها بە هۆکاری ئەمنی کە ینی بە درێژایی ساڵانی ڕابردوو ئاسایشی ئەو ڕێگایە بەرقەرار نەبووە کە شەمەندەفەرەکە پێیدا دەڕوات. ئەمە هۆکار بۆ بەوەی کە تاوەکو ئێستا ئەم شەمەندەفەرە نەکەوێتەوە کار. قسەیەکی تریشەیەڵێن بەرژەوەندی و مەسلحەتی هەندێک دەستە و تاقم ڕێگر بووە لە بەردەم کارکردنی شەمەندەفەرەکەی کەرکووک. تا پردەکەی فەتحە چاک نەکرێتەوە و ئەم هێڵە نۆژەن نەکرێتەوە شەمەندەفەرەکەی کەرکووک بەگەڕ ناخرێتەوە. جا زۆر سەختە من و هەموو ئەوانەشی هاوتەمەنی منن نەگەیشتین بەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان سواری ئەم شەمەندەفەرە بین و گەشتێکی خۆش ئەنجام بدەین. چاوەڕوانیشین ئەگەرچی بە پێی زانێرەکانی لە پرسراوانی حکومی تاوەکو ئێستا چەندین جار بودجە بۆ ئەم بابەتە تەرخان کراوە، بەڵام لە ئەرزی واقعدا هیچ بەدی نەکراوە. ئێرە وێزگەی شەمەندەفەری کەرکووکە. پێشتر خەڵک لێرە دادەنیشت و چاوەڕوان بوو تا شەمەندەفەرەکە لە خواروی کەرکووکەوە دەگەیشتە شارەکە، بەڵام ئێستا وێزگەکە خۆی چاوەڕوانی خەڵکە، ئاخۆکەی بێتەوە جارێکی دیکە دەنگی جمەی خەڵک لەم ناوە بێت و گەشتەکان دەست پێ بکات و پاکی و جوانی و ڕاستگۆیی چەشنی کۆچی ئازیزان من بە شوێنایی هەمووی ڕۆی چەشنی کۆچی ئازیزان من بە شوێنەی هەمووی ڕۆی بە شوێنەی هەمووی ڕۆی بە شوێنەی
هەمووی ڕۆ